بەڵێ لە ڕاستیدا نەک هەر بە تەنها شەنگال دەبینین بەشێکی زۆر لە ناوچە کوردستانیەکان و ئەو ناوچانەش کە هەم سەر بە عێراقی فیدراڵن و هەم ناوچەی کوردستانیشن پارێزراونین ڕۆژانە دەبینین لەلایەن فڕۆکەکانی تورکیا و ئێران بردمان دەکرێن بۆیە بەداخەوە دەبی ئەوە سەلمێنەری ئەو ڕاستەیە سیادەی عێراق و هەرێمی کوردستانیش پارێزراو نییە ئێمە بەڕاستی ناتوانین بڵێن داوا دەکەین لە هەرێمی کوردستان چونکە دەزانین کە هێزێک خۆی چاوساغی بێگانە بێتن حتمما کۆنتترۆلی ئەوەی پێناکرێتن کە یان ناتوانانی داوای ئەوەی لێ بکەیت کە هێزی بێگانە نێنی کاوانە خۆیان پێشڕەوی هێزەکانی بێگانن چۆن دەتاین ئەو داوایە ئاراستەی وام بکەین بۆیە دەتوانین داوا بکەین لە هێزە عێراقیەکان و هێزی هاوپەیمانان کە سیادەی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بپارێزن چونکە زۆر زار دەبین ئەوان کە ناوی هاوپەیمانیەتیان لێنراوە خۆیان بە هاوپەیمانی عێراق و هەرێمی کوردستان دەزانین بۆیە ئێمە ئەوە بە مافێکی ڕەوا دەزانین و بە شایستەی دەزانین کە ئەو داوایان ئاراستە بکەین و بە ئەرکیشیان دەزانین کە پارێزگاری لە ئاسمان و لە سیادەی عێراق و لە هەرێمی کوردستانیش بکەن بەڵێ بێگومان شەنگال یەکێکە لەو ناوچانەی لەو ناوچە گرنگانەی کە دەتوانرێتن کۆمەڵێک ناوچەی تری پێ پارێزرێتن بۆیە زۆر گرنگە لە ئێستادا کە ئەگەری ئەوە هەیە بەرەیەکی تۆکمە لەوێوە دروست بکرێتن بۆیە زۆر گرنگە بۆ ڕێنەدان بە تێکدانی ئەم بەرەیە و ئەم هێزەی کە لەوێن هەم جانی خەڵک دەپارێزێتن هەمیش تەسیری هەیە بەسەر ناوچەکانی تری عێراق و هەرێمی کوردستان زۆر گرنگە پاراستنی ئاسمانی شەنگال و بۆ ئەوەی ئەم کارەساتی لە ڕابردوو بەسەر شەنگال نێتەوە دیسانەوە حەقی خەڵکی شەنگالە بەگشتی بە تایبەت و هەموو عێراق و هەرێمی کوردستانیش کە ڕێگە بگیرێتن لە هەر بردمان و هەر هێرشێکی هێزی دوژمن. بەر لە هەموو شتێک خۆت دەزانێت ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین لە دەوڵەتی عێراقش حتمما سیادە و ڕیادەی خۆی هەیە سەروەری یاسایی خۆی هەیە ئەگەر بێت و دەوڵەتی تورکیا لەژێر ناوی هەر پاساوێک کە هێرش دەکا کە بۆمبایی بڵێن شەنگالیان قەندیلیان هەر شوێنێکی تر بک بە پاساوی ئەوەی با بڵێن هێزێکی لەیە بە تایبەتی پەکەکە یاخوت هەر هێزێکی تر لەو ناوچەیە ئەوە پێشەلکردنی سنوورە بڕینی سنووری وڵاتێکی ترە لەسەر ئەو دەوڵەتەیە کە ئێستا ئێمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقین دەکرێت دەوڵەتی عێراق چاکسازی و پاکسازی بکات دەکرێت دەوڵەتی عێراق با بڵێن هەوڵ بداتن لە بۆ ئەو کێشانێکی هەیە لەسەر سنوور چارەسەریان بکات نەک ئەوەی کە دەوڵەتێشتر هێرش بکاتە سەر سنووری وڵاتێک و لە ناو جەرگەی دەوڵەتێشتر بۆمبا باران بکات بە بیانووی هێزێشتر بۆیە بەر لە هەموو شتێک پێویستە حکوومەتی عێراق بەجواب بێ حکوومەتی عێراقی و پێویستە حکوومەتی هەرێمش هەڵوێز بنوێنی لەسەر لەم بارەوە چونکە بتەوێت نەتەوێت شەنگال و ئەو مەناتقەش بەشەکە لە هەرێمی کوردستان بەشێکین لە با بڵێن ناوچە دابڕێنراوەکان ناوچە کێشە لەسەرەکان بۆیە پێویستە حکوومەتی هەرێمش هەڵوێستی جدی لەسەر هەبێ بەڵام بەر لەوە وەکو دەوڵەت حکوومەتی عێراقی پێویستە هەڵوێست لەسەر ئەم بابەتە بنوێن خۆی دەکرێت ناوچەی دژەفڕین با بڵێن دابدرێت لەوێ هەر وەکو چۆن لەنەوە توێکەوە با بڵێن ئەم بڕیارە دەرچوو بۆ هەرێمی کوردستان ئەو کاتە بەڵام هەروەکو با بڵێن کە بنکەی ئەنجەرلی کە دواتر بۆی دامەزرێنرا بەڵام دەکرێت حکوومەتی عێراقی ئەمجاران بە پێچەوانەوە کە ئەو کاتە بڵێن وڵاتە زلهێزەکان بۆ حکوومەتی عێراقیان دانا سەبار بە پاراستنی ئەو مەناتقە ئەوجارە دەکرێت حکوومەتی عێراقی هەڵوێست بنوێنێ بە تایبەتی لەو وەفدەی دیبلۆماسیانەی کە دەچن بۆ هەر ساعتە سەفارەی عێراقی لە تورکیا دەکرێت ئەوان ئەم بابەتە بە دانیشتن و گفتوگۆ لەگەڵ تورکیا یەکلاکەنەوە چونکە بتێنێتەوە ئێستاکە تورکیا خۆشی لە قەیرانەکە بە تایبەتی لە قەیرانی دارایی کە دەبینی نرخی لیرە بەرەو چەندچەوە تەنانەت ئەو پارتەی دەسەڵاتدار ئێستا لەناو کۆمەڵێک کێشەی گەورەیە بە بڕوای من لێدان لە کێشەی با بڵێن لە شەنگال و لە ژێرناوی هەبوونی پەکەکەیان هەبوونی هەر هێزێکی تر لەو ناوچە تەنها لە بۆ بە گرۆش خستنی شەقامی تورکی و بەهێزکردنی شەقامی تورکیا بەڵام لە هەمان کاتیشدا دروستکردنی کێشەیە بۆ خۆی چونکە بتەوێت نەتەوێت لەوێندەش بەشەشی زۆر لە کورد هەیە ئەو کوردە دڵی دەڕەنجە و قبوڵی ناکە خۆی من هەمیشە شتێکم گوتووە لەوەی کە دەبینی سەبارەت بە وڵاتانی دنیا سەبارەت بە هەر شتێک وڵات کورد بەگشتی وڵاتێکە بێ پشتیوانە تاکو ئێستا وە شتێکشمانەیەکە دۆست و دژمنمان نیە ئەوەی لەسەر شاشە دەگوترێ ئەوەی لە گەڵ وەفدەکانمان دەگوترێ لە ناو ڕێککەوتنەکاندا ئاوا ناگوترێ لە پشتی پەردەوە ئاوا ناگوترێ وە لە ناو ڕێککەوتنەکانوان ناگوترێ بە تایبەتی وڵاتە زلێزەکانی وەکو بەریتانیا و فەڕەنسا ئەو دۆخی کە ئێستا ئێمە تێیداین ئەوان هۆکاری سەرچینە ئەگەر ڕاستت بێ چدا ئەوەی کە با بەیان نامەیەک دەرکە من چی لە بەیان نامەیەکەم ئەگە کردداری لەگەڵ نەبوو.